لە پێناو بەرژەوەندی گشتی خوێندکاران و بەرزکردنەوەی ئاستی زانست لە تەواوی زانکۆ پەیمانگەکان و هەروەها لە درێژەی پرۆسەی چاکسازی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە پرۆسەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگە حکوومەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بڕیاریدا بەلادانی بەخشینی 3 نمرە بە خوێندکارانی قۆناغی 12 ئامادەی کە پێشووتر پێیان دەدرا. ئەم بڕیاری ئەنجومەنی وەزارەت لە ئەم ساڵەوە دوای ئەوەی کە سەرجەم خوێندکاران و قوتابیانی قۆناغی 12 ئامادەی کە بەماوەی 2 ساڵ ئاگادار کراوەتەوە لەم ساڵەوە جێبەجێ دەکرێتن و چیتر پێدانی 3 نمرە بە دەرچوانی 12 ئامادەی جێبەجێ ناکرێتن و لە هەمان کاتیشدا بۆ ئەم مەبەستە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بۆ زیاتر هاندانی خوێندکاران بۆ ئەوەی کەوا لە خولی یەکەم دەربچن بۆ ئەوی وا بکرێتەوە ئاستی خوێندن بەرز بێتەوە بڕیاری داوا کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بڕیاری داوا لە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی وەزارەت لەم ساڵدا بۆ ساڵی خوێندنی 2017 پرۆسەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکان بە 2 قۆناغ دەبێ. لە قۆناغی یەکەمدا ڕێژەی سەرووی 155 دەرچوانی خولی یەکەمی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی وەک قۆناغی یەکەم وەردەگیرن و ڕێژەی خواروی 145 دەرچوانی خولی دومی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی وەک قۆناغی دوم لە خولی دوم کە وەردەگیرن بەم پێوە دەکاکەوە خوێندکاران زیاتر هەم بدرێن بۆ ئەوەی لە خولی یەکەم دەربچن و لە خولی یەکەم ئەنجامەکان بەدەست بێن و لە زانکۆ و پەیمانگەکان وەربگیرن.